ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 کاتژمێر حوتی تەواوە بە کاتی هەولێر من هاژە غەفور لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی ڕۆژ باش. ئەمڕۆ پرۆگرامەکە پڕە لە بابەتی سەرنجڕاکێش و زانیاری بەسوود و هەروەها هەواڵانە خۆی و جیهانیەکانیش. تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ باسکردنە لەسەر بابەتێک کە دوور و نزیک پەیوەندی هەیە بە هەر یەک لە ئێمەوە کە بتوانین چۆن شێواز و ڕەنگی جل و بەرگەکانمان لەگەڵ وەرزەکان و لەگەڵ هەر بۆنەیەکدا ڕێک بخەین. بۆ مەبەستەش میوانداری دیزاینەری شارەزامان کردو و بەردەوام بمێننەوە لەگەڵمان تا کۆتایی پرۆگرام. سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ یەکەم. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت سیاسەتی تعریب لە ناوچە کوردستانیەکان قبول ناکەن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامێکدا ڕایگەیاند بەو پەڕی نیگەرانیەوە چاودێری بارودۆخی ناوچە کوردستانیەکان بە تایبەت کەرکووک دەکەین. ئاماژە بەوەش دەکات سیاسەتی بە عەرەبکردن و گۆڕینی دیمۆگرافیا بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراو لە ناوچە کوردستانیەکان بەردەوامە. جەختیش دەکاتەوە سیاسەتی تعریب قبول ناکەن و داواش لە حکوومەتی عێراق دەکات پرۆسەی تعریب بوەستێنێت. ڕێژەی چاکبوونەوەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق لە 8% زیادی کردووە. ئەنجومەنی وەزیرانی عێراق بە سەرۆکایەتی مستەفا کازمی کۆبووە و راپۆرتی چەند وەزارەتێک تاوتوێکران. وەزارەتی تەندروستیش ئاماژەی بەوە کرد ڕێژەی چاکبوونەوەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا زیاتر لە 8%. لە کاتێکدا ڕێژەی گیان لە دەستدان بە کۆرۆنا لە 2.7. هاوکات حەسەن تەمیمی وەزیری تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەیاند هەر کاتێک ڕێکخراوی تەندروستی جیهانی ڤاکسینی ڤایرۆسی کۆرۆنای پەسەند کرد 10 ملیۆن ڤاکسین وەردەگرین. ماکرۆن و ئەردۆغان پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا دوای دروستبوونی گرژی و ئاڵۆزیەکان لە دەریای ناوەڕاست بۆ یەکەم جار پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا و جەختیان لە کەمکردنەوەی گرژیەکان کردووە. لەو پەیوەندیەدا ئەردۆغان داوای دەستپێکردنی دانوستانێکی لەبارەی کێشەکانی دەریای ناوەڕاست کردو و هەروەها ئاماژەی بەوەش کرد پێویستە بە ڕێگەی دیبلۆماتی کێشەکان چارەسەر بکرێن. سعودیا گەشتی ئەمرەی بۆ وڵاتەکەی دەست پێکردەوە. وەزارەتی ناوخۆی سعودیا بڕیاریدا بە چەند قۆناغێک ڕێوەڕەسمی ئەمرەکردن دەست پێ بکاتەوە. بەپێی بڕیارەکە وەزارەتی ناوخۆی سعودیا ڕۆژی 4 مانگی داهاتوو بە گرتنەبەری ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ڕێوەڕەسمی ئەمرە بۆ هاوڵاتیانی ناوخۆ ڕۆژی 11 زیارەتەکانی دەرەوەی سعودیا دەست پێ دەکاتەوە. ئەم ساڵ خەڵاتەکانی نۆبڵ بەبێ هیچ ڕێوەڕەسمێک دابەش دەکرێت. لاریس هێکنێستن سەرۆکی دامەزراوەی خەڵاتی نۆبڵ ڕایگەیاند بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ڕێوەڕەسمی دابەشکردنی خەڵاتەکانی نۆبڵ بۆ ئەم ساڵ لە سوید هەڵوەشایە. ڕاشیگەیان مانگی داهاتوو ناوی براوەکانی خەڵاتی نۆبڵ ڕادەگەیەنرێت و دواتر لە ئاهەنگێکی تەلەڤیزیۆنیدا خەڵاتەکان دابەش دەکرێن. ئاماژەی بەوەش کرد براوەکانی خەڵاتی نۆبڵ لە وڵاتەکەی خۆیانەوە خەڵاتەکان وەردەگرن. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن ئێستاش بڕگە و بابەتەکانی پرۆگرام دەخێن. ساڵانە ژمارەیەک مامۆستا لە دەربەندیخان مناڵانی کچ و کوڕ بەبێ جیاوازی لە تەمەنە جیاوازەکانە بە شێوەی تیۆری و پراکتیکی فێری وەرزشی مەلەوانیەکەن. بەردەوامیش مناڵانی بەشداربوو لە خولی مەلەوانی هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت بۆی لە پێشبڕکێکاندا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەشداریان پێ بکرێت. مامۆستایان جگە لە فێرکردنی وانەکان یاخود پەروەردەیەکی باش هەڵبەت ئەوەشیان لەبیر نەکردووە کە مناڵان وا لێ بکەن فێری چەندین بواریتر بن وەک مەلەوانی سەماکردن مۆسیقا. با ئێمەش بەیەکەوە ببینین بزانین مامۆستانی دەربەندیخان چۆن منداڵانیان ڕاهێناوە لەگەڵ مەلەکردن.
ساڵانە لە وەرزیاوینە هەڵەسەنگ بەکردنەوەی خولی مەلەوانی بۆ کەمەنە جیاوازەکانی مناڵان لە 5 ساڵەوە هەتاوەکو 15 ساڵان و بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی فێری جۆرەکانی مەلەوانیانەکەین هەر لە باسکەمەلە و پشتەمەلە و وەستان لە ئاوە و سنگەمەلە و ئێمە ئەو مناڵانەی کە ئاسیان باشە هەڵیان نەبژێرین بۆ چالاکی مەلەوانیە وەرزشیەکانی ساڵانە لە ئاستی پارێزگای سلێمانی و کوردستانیشە. مەستیە و تەمەنم 14 ساڵە دانیشتوی دەربەنی خان و هەر لە مناڵی و حەزم لە مەلەکردن بووە بەڵام بە شێوەیەکی زانستی نەمتوانیوە مەلەکەم هاتمە ئێرە بە بۆنەی مامۆستاکانەوە توانی بە شێوەیەکی زانستی فێری چەندین جۆری مەلە بم یەکێک لەوانە باسکەمەلە و پشتەمەلە و پەبولەمەلە و جۆرەکانی تری مەلە بووم و ئەتوانم بە شێوەیەکی زانستی بەشداری لە پاڵانەتەکانی هەرێمی کوردستانی شا بکەم. وەکو ئەوترێ هەمیشە مناڵان کاتێکە لە دایکە بن خوان مەلەوانێکی باشن بەهۆی کە لە سکی دایکیانە هەمیشە لە ناو ئەو ئەویان کە بە پێی لێکۆڵینەوە تەندروستیەکان خۆت پزیشکیەکان پاسکراوە بەڵام دواتر کە بەو شێوازە پراکتیکیە لەگەڵیان بەردەوامە بنەوە بە شێوەیەکی زانستی فێرەکرێن ئەوە بێگومان سوودی زیاترە بێت بەڵام بەداخەوە چەنە ئەم ساڵ ڤایرۆسی کۆرۆنا زۆر ڕێگری بوو لەوەی کە مناڵان و گەورەکانیش لەو چالاکیانە دابڕێن بەڵام ئەوە بینین کە لە دەربەندی خان بە ئەرکوماندووبوونی ئەو مامۆستایانە دەستکراوەتەوە بۆ خولانە و ئەو چەندین خوێندکاری بەهرەمەندیشیان پێگەاندووە. لە بیرمان نەچێ کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی ئاماژەیە لە جیهانە بۆ ئێمە پاکێجێکمان لەو بارەوە بۆ ئامادە کردوون چونکە کەم نین ئەو کەسانی لە هەرێمی کوردستان نابیستن بەڵام دەرفەتی خوێندنیان بۆ نەرەخساوە ئەو لە ڕێگەی چەند پەیمانگایەکی پیشەیەوە ئەو کارە فێرە بن کە ئارەزوویەکەن 22 ئەیلولی ینی کە ڕۆژی جیهانی زمانی ئاماژەیە لە دنیاە بەڵام بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە چالاکیکی بەو شێوەیە فراوان بەڕێوە ناچێت و لە هیچ شوێنێک چالاکیەکان زۆر بەردەوام نەبوون یاخۆت نەکراون بەڵام لەم پاکێجەدا با ببینین. بە ئاماژەکردن بۆ یەکتری هەر شتێک کە دەیانەوێ باسی بکەن لە بەرامبەرەکانی دەگەێنن. ئەوان لەگەڵەوەی نابیستن بەڵام دنیایەک بەهرە و شارەزاییان لە بارەکەی خۆیاندا هەیە. شنۆیەکێکە لەو دەیان نابیستەی کە توانای قسەکردن و گفتوگۆکردنی نییە. بەڵام ئەوە نەبۆتە ڕێگە لە سەرکەوتنەکانی. ئەو دوایەوەی لە پەیمانگای تایبەت بە نابیستان دەخوێنێت ئێستا هەر لەو پەیمانگایە بۆتە مامۆستا و وانە دەڵێتەوە. ئەمڕۆ ڕێکخراوی مەسەلا هەمانی کۆ کردیتەوە لۆ فێربوونی زانیاری لەسەر توندوتیژی بینی ئافرەتان و پیاوان ینی جێندەری و چیتریش چۆن کەمامە بەستین چۆن دەستەکانمان بشۆین چۆن خۆمان پارێزین لە ڤایرۆسی کۆڕۆنا چۆن چاودێری خۆمان بکەین چۆن دوورکەونێ لەو کەسانی کە تووشی ئەو نەخۆشیە بوونە. چۆن یعنی دەستمان پاک و خاوێنی بەجێ بهێلین نەهێلین دەست نەدەینە ئەو شتانەی کە تۆز و چەند شتێکی لەسەر هەتا خاوێن نەیسڕینەوە دەست لێ نەدەین. ئەوەی لێ بپرسان پەیمانگای نابیستان تا چەندە گرنگە بۆ نابیستان؟ گرنگە لە بۆ تۆ ئەو ئێرە
حد خۆمان گرنگە لە بوتو پێت خۆشەوی دێ ئێرە زۆر خۆشحاڵ دەبیت یعنی لە ماڵێ ئەگەر دڵتون دەبی ئەوانەکە بێتە ئێرە زۆر خۆشحاڵ دەبیتە مەعهەدەکە ئەوان ڕۆژانە لێرە چیەکەن لە پەیمانگا ڕۆژانە دێن ئیش خۆیان دەکەن ئەلێرە چکە ئەمە کار دەستیمان هەیە ئەویش بەخۆشی بەشدار دەکات دەستی و هەمیش لەگەر مامۆستایەکانی پۆلی یەک دەستە ژوورێ لەگەر وان وەکو یارمەتێک دەیانداتی ڕۆژانە ئەمڕۆ بەیانی ڕۆژی جیهانی ناویستانە لەم ڕۆژە هیچێکی هەیە بێڵێت ناویستانە چت هەیە بیرێت بەس ئەوەندەی دەرێتن کە ئەوڕۆ حەز دەکات چەند زانیاریەک لەو ڕێکخراوە وەرگریتن بۆ زانیاری خۆی هەر ئەوەندەی هەیە بەشێک لەو کەسانەی نابیستن جگەلەوەی دەرفەتی خوێندنیان بۆ ڕەخسێنراوە هاوکاریش دەکرێن کە پەرە بە خولیا وارەزۆکانیان بدەن ساڵانە پێشانگای کاری دەستیان بۆ دەکرێتەوە مامۆستا ڕەشاد سەرپەرشیاری پەروەردەیی نابیستانە ئەو دەڵێت لە ڕۆژی جیهانی زمانی ئاماژەدا ئاواتمە بتوانین خوێندن بگەینینە هەموو نابیستان مناسبەیەکمانەیە بە ناوی هەفتەی نابیستان هەموو مانجی چوار یەک هەفتە بەس ئەوە کار و چاڵاکی قوتابیەکانە دوای ئەوەش مەسەڵەن لە پاش مانجی چار ئێمە تامان زۆر شتمان بۆ قوتابیەکان کرد و زۆر ئاسانکاریمان بۆ کرد و هۆکارەکەی چێ بۆ نمونە هەموو قوتابیەکی ئەو پەیمانگایە خەرجی جیفانیان هەیە لە وەزارەتی کارەوە بۆ وەزارەتی مالیە ئەو بۆیان دابین دەکرێت یەک دوو هەموو قوتابێک دەتوانم بڵێم هەمیان بەبێ بەرامبەر دێنە ناو پەیمانگا یعنی لە ماڵەوە بۆ ناو پەیمانگا لە پەیمانگاوەش بۆ ماڵەوە ئەوە کارێکی زۆر زۆرە لە هیچ وەزارەتێکی پەروەردە و لە هیچ شوێنێکی دنیا شتیوانە 23 نۆی هەموو ساڵێک ڕۆژی زمانی ئاماژەیە لە جیهان و لە هەرێمی کوردستانیش چالاکی جۆرە و جۆر بەڕێوە دەچێت بەڵام لەبەر خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا بۆ ئەم ساڵ کەمترین چالاکی بەڕێوە دەچێت هەرچەندە ئامارێکی فەرمی لە بەردەست لایەنە پەیوەندیدارەکاندا نییە کە ژمارەی نابیستان لە هەرێمی کوردستاندا چەندە بەڵام وەزارەتی کار بەپێی ئەو بەدواداچوونەی کردوێتی نابیستانی هەرێم بە نزیکەی 1500 کەس خەمڵاندووە ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر هەروەک چۆن لە سەرەتای پرۆگرامەکەەوە باسی ئەوم کرد کە تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ پەیوەندی هەیە بە هەریەک لە ئێمەوە کە شێواز و گونجاندنی ئەو جلوبەرگانە یاخود ڕەنگی جلوبەرگەکانمان لەگەڵ وەرزەکاندا یاخود لەگەڵ بۆنەکاندا بیگونجێنین بۆیە ئێمە لەسەر ئەو بابەتە میوانداری هەردوو بەڕێز ڤارین سالارمان کردووە کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە و دیزاینەری جلوبەرگە و هەروەها کاک گۆران خدر کە ئەویش بە هەمان شێوە دیزاینەری جلوبەرگی بووک و مۆدەشی بەخێر هاتی کاک گۆران ڤاری خاتون تۆش بەخێر هاتی بۆ هیواین کە ئەمڕۆ بتوانن زۆرترین زانیاریمان بنێ لەسەر ئەو جلوبەرگانە یاخود لەسەر شێوازی و ڕێکخستنی جلوبەرگەکان لەم وەرزەدا بەتایبەت پاییز کە جلوبەرگەکان تۆزێک زەحمەتە کا گۆران من جیاوازی ناکەم بەڵام پێم خۆشە سەرەتا بچمە لای ئەو خاتونە لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت خات و ڤاری ئەگەر پێمان بڵێ سەرەتا چۆن دەستە کرد بەم کارە و دیزاینکردن تەنها لە وەرزێکەوە بۆ وەرزێکتر ئایا ئەگۆڕەیە خود لە بۆنەکانیشدا چۆنە هەڵبژاردنەکانمان چۆن بێت سەرەتا سڵاو بۆ ئێوەی بەڕێز دەستان خۆش بێت بۆ ئەم میوانداریە هەڵبەت من وەکو شێوەکارێک داخل بە بوارەکە بووم لەبەرەوەی خۆم دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانم بەشی شێوەکاری وێنەکێشان بەڵام هەر لە سەرەتاوە خۆشم جگە لە خولیای وێنەکێشان ئارەزووی دیزاینکردنم هەبوو بە تایبەت سەرەتا لە ئەکسسواراتە بەڵام دواتری تر چۆنەڵی خۆم تێکەڵ بە بواری جلوبەرگی مۆدە و پاشان هاتمە سەر جلوبەرگی کوردی عادەتەن زۆربەی کاتەکان ئێمە لەسەر ئۆردەری خانمان کار ئەکەین ئیتر ئۆردەری خانمان جلی کوردیە یاخود بۆ نمونە جلوبەرگی دیزاین کراوی ئامادەی ڕۆژانەیە یاخود ئەکسسواراتە بەڵام بەگشتی دیزاینکردن بۆ یعنی لە مۆدەیە
بۆ خانمان بێ یاخود بۆ پیاوان بێ بەپی وەرزەکان ڕەنگەکان ئەگۆڕێ بەپی وەرزەکان مۆدلەکانیش ئەگۆڕێ چونکە جۆری قوماشەکان ڕەبتی هەیە بە وەرزەکانەوە ئێمە پارچەی ئەستورمان هەیە و پارچەی تەنکمان هەیە پارچەی مامناوەندمان هەیە کەواتە هەرێکێک لەمانە جیازی خۆی ئەبێ لە ڕووی وەرزەکانە بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئێستا ئەگەڕێمە وڵات خات و وارین سەرەتا بە هەمان پرسیاریش لە کاک گۆران بکەین کاک گۆران بەخێر هاتی دووبارە گونجاندنی ڕەنگەکان لەگەڵ وەرزەکانە چۆنە و پێشم بڵێ چۆن وەکو پیاوێک ئەم بوارە و هەڵبژارد سەرەتا خۆشحاڵم کە لەو بەرنامە جوانە زۆر سپاس بە وەکو برێن دیزاینەر و گونجاندنی ئەو ڕەنگانە و کە بە پێوەی کە بەخۆشم ینی ئافرەت نیم لەو بوارە کار دەکەم تاوان پێم کارێکی خۆش بوو و بواری مەسەرەن گونجاندن و دیزاین تاوان بوارێکی زۆر دەوڵەمەندە ینی لێرکوانە دیزاینیش دوو جۆریە یەکیان خۆڕسکە و یەکیان دەتوانی ینی بیخوێنی کە دەخوێنی دەگەی ئەو مستەوایە بەلای منەوە هەردوو کاروەکویەکە مەسەرەن دەتوانم زۆر کەسیشەیە کە بەبێ ئەوەی کە خوێندە بیتن لەو بوارە زۆر سەرکەوتووە خۆڕسکە شتێکی خۆڕسکەین لە خۆت دەتوانی کە دیزاین بواری زۆرە بۆ گونجاندنی ڕنگ و مەسەرەن بەپێی وەرزەکان تەبان ئێستا وەکو جاری جاران نییە ینی بواری گونجاندنی ڕنگ دەوڵەمەندە لە هەموو جیهان پێشتر وا نەوە ینی تقریبا ڕەنگەکان زۆر کەم بوون بەڵام ئێستاکە زۆرە ینی بەپێی وەرزەکان هەم مۆدیلەکان دەگۆڕێن و هەم ڕەنگەکانیش تەبان دەگۆڕن ئێستا ڕەنگ یەکجار زۆرە ینی لە مۆدیلێکدا دەتوانم بڵێم چەند ڕەنگێکمان بەکارهێناوە باشە کا گۆران یعنی ئەبێت لە هەمان کاتە بۆ نمونە کە جلێک لە بەرەکەی چەند ڕنگ زیاتر نەبێت لە هەڵبژاردننی جلەکانتە ئەنی گرنگە چەند ڕەنگی زیاتر تێکەڵ بکەی و چەندێک جوانترە یاخود بەپێی شوێنەکە ئەگۆڕێت بەڵێ دەتوانێت ئێمە ینی ئێستاکە تا سێ ڕەنگیش بەکارمان هیناوە بەس ڕەنگەکان چۆن بەڕنگ ینی بەکاردێ ئەوە نییە مەسەرەن هەر سێ ڕەنگ وەکو یەک بیتن کە مەسەرەن لە تەواوی قماشەکەی بەکاری بینی دەتوانی بە چەند مەرحەلەیەک بەکاری بینی ئێستا ئەم ئێمە ینی عادەتەن بەشی خوارەوەی زۆر ئاچوق دەکەین بەشی سەرەوەی برێن ناوەندەکەی کەمەک تۆختر سەرەوەی تۆختری ئەمە بۆ درێس یاخود بۆ جلی کاتی تریش بۆ جلی کاتی تر باوەڕ ناکەم ئەو زۆر بەکاربێتن زیاتر بۆ درێز بەکاردێوانی دلی بووچینی مەچەریان خوتوبە جلی بووچینی نابرین گواستنەوە نا بەڵام ئەوانی کە بۆ خوتوبە بۆ بەکاریان مەسەرەن ئاهەنگێکی تایبەتی هەیە خوشی بوو خوشی زاوەیان مەسەرەن بۆ تەخەڕوج و شتیوا زۆر بەکاردێتن ئەم ڕەنگانە دەتوانێت چەند ڕەنگە گوا بەکاری بینی بەس بە دیزاینێک کە مەسەرەن لە ڕووی تەمەشاکردنەوە زۆر هەستی پێ نەکەی بەڵێ ینی ڕەنگەکان بە چەند دەرەجەیەک دەتوانێت ڕەنگیان بدەیت ئەمە مۆدلی ئەم ساڵە یاخود ئێوە گونجاندوتانە بۆ هەموو کاتەکان تقریبا ئەو یەک دو ساڵی ئەو مۆدیلە دەرچووە بەڵێ بە شتێکی زۆر جوانە و دەتوانم بڵێم لەگەڵ هەموو وەرزەکانیش دەتوانی بیگونجێنی جا ئەو پرسیارە هات بە مێشکمە بە ڕووی بکەمە ڤاریخان بزانم ڤارین خان بەگشتی ئەم ساڵ چ ڕەنگێک زیاتر مۆدیلەتی کە وەکو زانین هەر ساڵی ڕەنگێک زیاتر ئەخرێتە مۆدەوە یاخود بەکارەهێنرێ وەکوۆنی ئاگداربی ئەم ساڵ چ ڕەنگێک زیاتر باوە خاتون لە جلوبەرگی بڵین ئەگەر ئێمە جلوبەرگەکان جیاکەینەوە چکە بۆ خانمان ئێمە چەند جۆرێکمان هەیە جلوبەرگی مۆدەمان هەیە و جلوبەرگی ئاهەنگمان هەیە و جلوبەرگی کللتوری کوردەواریشمان هەیە ئێمە لە جلوبەرگی کوردەواری یا ناتوان ڕەنگەکان دەستنیشان بکەین لە بەرەوەی خۆی جلوبەرگێکی تێر و پڕە لە ڕنگ و هەروەها جوانەکەی لەوایە کە ڕەنگاوڕەنگ و ئاڵواڵا بێ بەڵام ئێمە گە لە جلوبەرگی مۆدەیە وەکو برا بە ڕێزەش ئاماژەی پێکرد زۆر کات تا ڕێژەی سێ ڕەنگیش ئەڕۆی چکە لە جلوبەرگی مۆدەیە چۆنەڵی ڕەنگەکان دەستنیشانەکەین ناتوانین لە سێ ڕەنگ یاخود چوار ڕەنگ زیاتر ئێمە بەکاربێنین بەڵام ئەو ڕەنگانەی کە ئەم ساڵ زیاتر مۆدی بووە ئەوەی کە هاتۆتە بەردەستمان لەسەر داواکاری خانمان کە زیاتر ئێمە کارمان لەسەری کردووە ڕەنگی مۆر ئەم ساڵ بە ڕێژێکی زۆر بەرچاو مۆدی بوو ڕەنگی سەوز لەگەڵ ڕەنگی زیاتر شین زەرد ئەم چوار ڕەنگە کاردانەوەیکی زۆری هەبوو لە لای خانمان و داواکارێکی زۆری لەسەر بوو
اینجا ئەگەر بێت و تۆ لە جلوبەرگی مۆدەشا بەکار بهێنرێ ئەو کاتە بۆ نمونە مۆرەکە ڕەنگێک دوانی تری لەگەڵ تێکەڵەکە یاخود بەس ڕەنگی مۆر خۆی لەگەڵ تۆنی کاڵ و تۆخی خۆیان بەکارەهێنیتەوە بەڵام ئەو چوارڕەنگە لەم ساڵدا کەمێک ڕەساسیش یاعی ڕەساسیش مۆدی هەبوو ئەم ساڵ بەڵام زیاتر ساڵی پار بەس ئەو چوارڕەنگە لە لای من وەکو بڵێم ئەگەر من لای خۆم لە لای کەسانی تر جیاوازی هەبوو بەیاننا بەس ئەوەی من کە من زیاتر ئۆردەرم هاتۆتە بەردەست سەوز مۆر شین یازرد ئەو چوارڕەنگە داوایەکی زۆر زۆری لەسەر بوو ئەمساڵ و کاری زۆر زۆر لەسەر کرا هەم لەسەر جلی مۆدا هەم لەسەر جلی ئاهەنگ هەم لەسەر بڵین جلوبەرگی کوردەوایش بەتایبەت مۆر بەڵێ خاتوڤارین ئەو کارانی تو ئەیکەیت یاخود دیزاینکردن چۆن ئەکرێ یاخود چۆن هاوکاری کەسێکەکەیت بە تایبەت بۆ ژنان ئیشەکەی یاخود بەبێ جیاوازی بۆ پیاوانیش ئیشەکەیت و هەمان ئەو ڕنگانە بەکارەهێنیتەوە طبعا ڕەنگەکان لە پیاوان بۆ ئافرەتان هەندێک جار گۆڕانکاری تێ ئەەکەوێ زیاتریش بەپێی خواستی کەسەکان بەڵام هەر بمانوێ نەمانوێت زیاتر ئافرەتان زۆرترینی ڕێژە ڕەنگەکان بەکار ئەهێنن یاخود ڕەنگە زەق و دیارەکان پیاوان کەمتر یاخود ڕەنگە ماتەکان بەکار ئەهێنن من بەپی یعنی چۆنەڵی بەبێ جیاوازی کارم کردو بۆ برایانیش و بۆ خانمانیش بەڵام کارکردنی من زیاتر لە بواری خانماندایە بۆیە ئەو کەسانی کە بڵین ئەیانوێ من کاریان بۆ بکەم زیاترینی خۆم سەرپشک ئەکەن لە بوارەکەیە کە بۆ نمونە بەپێی ڕەنگی پێستی یاخود بەپی کەسەکە خۆی چ جۆرە ڕەنگێکی لەگەڵ ئەگونجێ چی بۆ تەنسیق بکەم بەڵام هەندێکیشی هەیە بۆ نمونە قماشەکەت ئەهێنێتە بەردەست هەفۆ ئەڵێ کە ئەم ڕەنگەم هەیە چۆن دیزاینم بۆ لەسەری ئەەکەی ئیتر یاخود ئەگەر نەخشاندن بێ لەسەر جلوبەرگەکە چۆن کاری نەخشاندنم لەسەری بۆ ئەەکەی ئاین دیزایانی نەخشەکان بۆ نمونە کەواتە بە هەردوو شێوازەکە داواکاری هەیە یاوەتە ئەخاتە بەردەستی خۆت کە خۆت هەڵبژاردەی بۆ بکەی یاخودەوە تا خۆ شتێکی ئامادەت بۆ هێنێ کە تۆ کاری دیزاینکردنەکەی بۆ بکەی کەواتە خۆت لە هەمان کاتە کاری تەنسیقکردنەکە ڕێخستنی ڕەنگەکە و دوورینەکەش ئەەکەیت یاخود تەنها ڕێخستنە بۆ کەسانەوە لە چ ڕێگەیەکەوە ئایا سۆشیال میدیاش کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە تۆ ئیشەکانە زیاتر بەربڵاو بێت کاریگەری ئێمە زیاتر ئێستا لە ڕێی سۆشیال میدیاوەیە سۆشیال میدیا دەورێکی زۆر گرنگ و کاریگەری هەیە لە بواری جلوبەرگ و لە بواری فاشۆن و لە بواری چۆنەڵی بینینی کارەکاندا لەبەرەوەی زیاترینی لە ڕێی سۆشیال میدیا و تۆ بابەتەکانی ڕکلامی بۆکەی پۆستیان ئەەکەی دایان ئەبەزێنی منی ژۆک و براندی خۆم پیجی تایبەت بە خۆمم هەیە لەو ڕێگەیەوە زیاتر خەڵک کارەکانی من ئەبینێ و داوا کارەکانیش بە هەمان شێوە هەر زیاتر لەو ڕێگەیەوە یعنی کە پەیوەندیم پێواکەن و قسەم لەگەڵاکەن بۆیە کە یەنە بەردەمیشم لە هەمان کاتا داوای ئەەکەن وەکووتم زیاترینی خۆم دەستنیشانەکەن ئەڵێن کە خۆت شتەکانمان بۆڕێک بخە بەرگ دروم هەیە بەڵێ ئەگەر خانمێک بێ بەرگدوری تایبەت بە خۆم هەیە دیزاینەکەی بۆکەم و ئەشیەمە دەستی بەرگدورەکەم کە کارەکەی بۆکە بەزۆک و خودی بڵین شخصی خۆم فریای لە هەمان کاتا بڵین دیزاین بکەم کاری چنین بکەم یاخود کاری ڕخستنی ئەکسسوارات بکەم فریا ئەوش ناکەم کە کاری درومان بکەم بۆیە خەیاتی تایبەت بە خۆمم هەیە بەڵێ خاتوڤارین زیاتر لە ناو جلوبەرگی کوردی یا قاڵبوویتەوەیان بە گشتی مۆدە و جلوبەرگی بۆ نمونە بۆنەکانی ژەکەیت و کامیان بەلای تۆ خۆشتریشە بەلای منەوە ئێستا حالیەن ئۆردەرێکی زۆر زیاتر لە سەر کارەکانی بڵین وەکو ڤاریا ستایل لە بواری جلوبەرگی کوردیایە چکە ئەم چەند ساڵی کۆتایی ئەگەر ئێمە دیقەت بین خانمان زۆر بە ڕێژەیەکی زۆر لە مناڵ بێ لە تەمەنی وەسەد بێ یاخود لە تەمەنی خانمانی بە تەمەندا بێ گەڕاونەتەوە سەر پۆشینی جلوبەرگی کللتوری کوردەواری چونکە ئەمە جلوبەرگێکی ڕەسەنایەتی خانمی کووردە بۆیە زیاترینی کارەکانی من ئێستا لەسەر جلوبەرگی کوردیە جلوبەرگی کوردیش خۆی دیزاینەکەی ئامادەیە ئێمە ناتوانین بیشێوێنین یاخود کار لە کللتورە ڕەسەنەکەی دیزاینەکەی بکەین تەنها کاری بۆ نمونە چنین و دیزاینکردنی نەخشمان هەیە لەسەری بەڵام ئۆردەری بۆ نمونە جلی مۆدەشم لایە وەکو چاکەت دیزاینکردنی چاکەت یاخود بۆ نمونە دیزاینکردنی نەخش لەسەر چاکەت لەسەر قەمیز بە هەمان شێوە قەمیز و چاکەتی پیاوان و لە هەمان کاتە درێسی ئاهەنگیشم لەلایە دەستخۆش ئەگەڕێمەوە لای تۆ کاک گۆران ئەبینین لە جیهانە ئەو دیزاینەرانەی کە کارەکەن بە جیاوازی ینی بۆ هەردوو ڕەگەزەکە کارەکەن
ئێوە توانیوتانە بە هەمان شێوە بن یاخود بۆ لێرە بە تایبەت لە لای ئێمە زۆرتر دیزاینکردن لە بواری جلوبەرگی ئافرەتان زیاترە یاخود مەجالێکی زۆر زیاتری هەیە بۆی بتوانن ئەو کارانی ئەیکەن ئەو پێشکەوتنانەی ئەیکەن لە ناو جلوبەرگی ئافرەتانە بێت. بەڵێ پرسیارەکە جوانە لێرە مەسلەی کە بواری ئافرەت زیاترە لە بۆ مۆدلات ینی ئیدی ئافرەت تەبیعەتی وایە یان ئێستا کە تیمالە تۆ چاکەتت لەبەر لەوان لە بەرنامەشکە لەبەری نەکەیەوە بەڵام لای پیا ئەو زۆر گرنگ نییە ینی لەوانەیە بتوانی لە چەند جارێک بەکاری بێنێ بەڵام تاکید ئەوە هەموو کەس دەزانی ئەو واقعەکەیە ئەجا ئێوە ڕەنگەکانیشتان مەحدودە لە 4-5 ڕنگ تێ ناپەڕێت ئەکید ئێستا مەسەرەن لە کاتی زاوایی ئەمە ینی دەتوانم بڵێم 180 هێڕەشەکەی لەبەر دەکەن ئەوەی کە تۆزێک دەیگۆڕی ئەها برێ شەرم دایگرتووە هەندی ڕەش دەبەر کرایە ینی وەکو ئەوەک دەیگۆڕی کە برێ با تۆزێک جیاواز بم باش ئێوە هەوڵتان ناوەکو دیزاینەر شێوازی جیاواز بێنن ئەنی ئەبینین لە جیهانە چەنە گرنگی بە بواری فاشیۆنی ژنان ئەدرێ ئەوە نەش بە پیاوان ئەدرێ بۆ ڕێکخستنی جلوبەرگ بە تایبەت لەم وەرزە بە دواوە چونکە چەندین پارچە لە بەرەک ینی یەک پارچە نیە وەکو هاوین بێت ئەتوانین تەنسیقەکان زیاتر بێت ئێستا گۆڕانکاری هەیە وەکو پێشتر نییە توێ من بە حکومیەوەی تقریبان 23 ساڵ ئەو کارە دەکەم ینی چەند ساڵێک پێش ئێستا طبعاً لە یەک مۆدیل زیاتر نەبوو حتا ساڵی 2023 ینی لە بیرمە لە ڕەش زیاتر نەبوو ینی زۆر بە دەگمەن ڕەنجیت کە لەگەڵیدا برێن لەبەر دەکرا بە زۆر کەم طبعاً بۆ خوتوبە جیاواز بوو لەگەر گواستنەوە لە خوتوبە ڕەنگەک بوو لەوە کەتکە ڕەنگی ڕەش بوو بەڵام ئێستا کە تقریبان گۆڕانکاریەکیش لەوی کرای هەرچەندە من لەو بوارە زۆر شارەزاییم نییە لە جلوبەرجی پیاوانی من زیاتر جلوبەرجی ئافرەتانە بەڵام هەز دەکەم کە جیاوازی هەیە وەکو پێشتر نییە. باشە کاتی دوو هاوسەریانە لای ئێوە یاخود بۆ درێسەکە بە خاتونەکە ئێوە هیچ شتێکی پێڵەن لەوەی کە گونجاندنێک هەبێ لەگەڵ زاواکە یاخود لەگەڵ جلەکانی ئەوە بووی یان لەگەڵ ئەو ئەکسسواراتی کە بەکاری هێنێت لێرە بەنسبەت خوتوبە مەسەرەن دەتوانین کە ڕەنگەکان بگونجێنین بەڵام بەنسبەتی گواستنەوە بە خۆ دەزانی بوارەکەی زۆر دەوڵەمەند نییە لە گواستنەوە تەنها دەتوانم بڵێم ینی لە 3 ڕنگ تێپەڕ نابێتن یەک لەوانە مەسەرەن سپیە کە ئێمە سپی بەفری پێ دەڵێن ئێستا زۆر مۆدیلی نەمایە کە لە پاشەوی ڕەنگی ئۆفوایت هات یعنی بینی سپی و شەکەری سپێش کوژاوە ینی بە کوردیەکەی ئێستا ڕەنگەشکەش هەیە مەسەرەن ڕەنگی کاپۆچینە پێدەن تۆزەک تۆخترە بەڵام زۆر کەم بەکاردێتن ینی لەو سێ ڕەنگە تێپەڕ ناکەی مە ناتوانین زۆر تەنسیقات لەگەرەوە دروستکەین بەڵام لێرە دەتوانین تەنسیقات لەگەڵ بەژن دروست بکەین جاری وایە مەسەر ئەو کێشانە هەیە دەبینی بووک لە زاوای درێژترە ئەوە زۆر مشکلەیە ینی زۆر جارەگەر زاوا درێژتربی زۆر مشکلەمان نییە باشە لەو کاتە بێ چی بکەن بۆی کە ڕێکخستنێک هەبێ لە نێوانیانە وەڵڵاهی ئەگەر زاوا درێژتر بیتن هیچ کێشەمانیە لەبەر ئەوەی بەخۆ دەزانی ئافرەت ینی وەسیلەی زۆرە لە بۆ درێژکردن بەڵام پیا هیچی نییە ئێستا مەسەڵەن پیاوەک ناتوانانی تاجێکی بڵند لەسەر بکاتن هیچ شتێک لە خاستن لە بەشی سەرەوەی هیچ وەسیلەیەک نییە کە پیاو پێی درێژ بیتن لە هەمان کات دیسان لە مەسەرەن بۆ پێڵاو لەبەرکردن دیسان پیا پێڵاوی کە ئەبنیە لەبەر بکاتن وەکو ئافرەت ئێستامە لە مەسەرەن لە شوێنی خۆمان پێڵاومان هەیە ئافرەت 20 سانتیم بڵندە پیاو ناتوانێت ئەوەی لەبەرکە لێرکوانە ئەو کێشە دروست دەبیتن بەڵام ئەگەر مەسەرەن بوو کورتتر بیتن زۆر بە ئاسانی دەتوانین بیگەین بە زاوە ینی ئەو کێشانە پێمان هەل دەبی بەڵام زاوا درێژتر بیتن زۆر کێشەیە باشە یەک شتی تر کە تێبینی یەکرێ بۆ هەمیشە ینی بیر لەوە کراوەتەوە کە ئەو درێستەی بووکەکان ئەیپۆشن درێژە یاخود بە شێوەیەکی کلۆش زۆر بڵاو بۆتەوە ینی بیرتان لەوە نەکردێتەوە حتا ئەگەر ئەو خانمە باڵای بەرز بوو درێسەکەی کورت بێ یا شێوازێکی تر بێیان گۆڕانکاری لە شێوازی جلوبەرگی بووکە بکەن نەک لە ڕەنگەکەی هیچ شتێکی واتان کردو خۆتان کە بیگونجێننیات تەنها ئەو درێسانە لە دەرەوە بۆتانێت و ئێوە ئەیگونجێن لەگەڵ کەسەکان بەڵێ وەکو درێس تاوان ئەمە درێس لە دەرەوە ناهێنم ئەوەی کە ینی هەمووی بە خۆم دیزاین دەکەم ئەساسیەکەی لە دەرەوە دێتن بڵین لێرکوانە خیاتی خۆم هەیە مەسەرەن هەر شتێکی خۆمان هەیە بە خۆمان دروستی دەکەین دەتوانم بڵێم ینی سەتا نۆهەتی دیزاینەکانی خۆمە خۆم دروستی دەکەم بەڵام وەکو پێم گوتی لە بواری مەسەرەن گواستنەوە جلوبەرجی گواستنەوە
زۆر مەجای تێدا نییە مەسەرە ناتوانانی کراسێک دروست بکەیت کوردبی لەبەرەوە ئێستام دروستی دەکەم بەڵام ئیسیفادەی نییە کەس دەبەری ناکاتن یعنی ئەوەی کە داواش دەکاتن تەنها داواکردنە بەڵام کە دێتە سەر واقعەکەی لەبەری ناکات باشە ینی ئەوە عرستان نەکردو خۆتان دیزاینتان کردێ و عرضی بکەن خەڵک دواتر حەزی هەبێ بۆی زۆر جار عرضمان کردیە بەڵام عرضەکانمان تەنها لە بۆ کە سەرنجی مشتری هەڵبەت پێشتر خۆت ئەیکێشی ینی ئەوە حەزی خۆت بوار لە سەرەتاوە کە دەست پێ کردو یا خۆتان زیاتر متابعاکەن پشت بە چیە بەستن لە دیزاینکردنی ئەو جلانە وەکو دیزاین بە خۆت دەزانی زەوقە یعنی ئێستامە زۆر جار مەسەرنەوە دادەنیشم لە جێک یا مەسەرەن لە دوکان دادەنیشم دیزاین زەوقە ینی ئەوە نییە لە خۆتەوە لۆت دێ زۆر زانە من ینی وا دانیشتومە دیزاین بە مێشکمدات یا هەم مێشکمان پڕە لە دیزاین ئەتانێنە ئەو بوارەی نازانی بوارێکی زۆر خۆشە ینی کە دادەنیشی بە تووبی لە خۆتەوە مۆدیلێک دروستکە یان لە ناکاو وەکو کابرای شاعیرەگە لە ڕێ دەڕواتن مەسەن لە ناکاو شعرێک بە مێشی دادە ئێمەش تقریبا دیزاینمان لەو دێ ینی لە ناکاو دیزاین نەکردو دێ بە تووبی بچی دروستی بکە یەکسەر ینی ئیشی ما وایە بزین هەر لای خات و ڤاریش بە هەمان شێوەیە خات و ڤارین تۆ پێمان بڵێ ئەو کاتانەی کە مۆدێلێک بە خەیاڵتایە یاخود یەکسەر ئەی نەخشێنی یان هەتا ئەو کاتی کەسێک داوات لەیەکە ئەنجا بەپێی شێواز و ڕەنگی کەسەکە ئەیگونجێنیت طبعا دیزاینکردن بەهرەیە یعنی حەزێکە لە خودی کەسەکەیە هەڵقوڵاوی ناخێتی لە مێشک و لە ناخی خۆیوێتە دەرەوە چۆن ئەو برا بە ڕێزە ئاماژەی پێکردسە شاعر لە زۆر شوێندانیشێکە ئیلهامی شعرێکی بۆ یەکە دوو دێر شعری بۆ یەکسەر ئەینووسێ یاخود شتێک بە مێشکیە بۆ ئێمەش هەمان شت دەور ئەبینێ ئانی زۆر جار لە دەرەوەی یادیقەتی دەوروبەر ئەی لە سروشتا بێ لە نەخشی لە شوێنێکیت نەخشێک زەغرەفێ شتێکە بینی یەکسەر بیرۆکە وەرئەگری بۆیە من چۆن ئەڵی خۆم نابەستمەوە بە داواکاری خانمانەوە من وەکو خۆم خودی دیزاینەرێک ئەبێ خۆم کاری خۆمم هەبێ ئەبێ توانەکانی خۆم دەربخەم پیشانیان بەم و کاری لەسەر بکەم لەبەر ئەوە دەفتەری تایبەت بە سکێچاتی خۆمم هەیە زۆربەی کاتدا ئەنیشم کە شتێک بە مێشکم بێت بیر بکەمەوە چی بکەم چی نەکەم لە دەفتەرەکەما دای ئەڕێژم ئیتر دواتر بە پێی جۆری قماشەکە ئەتوانم شتێک بێنم ئەو نەخشەی کە کردومە کاری لەسەر بکەم یاخود دای بنێم بۆ ئۆردەرات بۆ نمونەکە کەسێ داوا کا بڵێم ئەم نەخشانم هەیە ئەم جۆرەشتانم هەیە بەڵام بەپێی کات تۆ دیزاین وەکوتم حەز و خولیایەکە لە مێشکە کەواتە بەردەوام تۆفکری جیاوازت بۆیە ئەگەر پێم بڵێ بۆ نمونە ئەم ساڵ بۆ دەرەوە یاخود بۆ بۆنەیەک شێوازی جلوبەرگەکان لەگەڵ ئەم وەرزی پاییزایە چۆن بێ و هەروەها بۆ بۆنێ ینی بۆ ژیانی ڕۆژانی ئاسایش بۆ چوونە دەرەوەیەکی ئاسایی خۆمان چۆن بێ بە کورتی پێم بڵێ و ڕێکخستنی ئەو ئەکسسواراتی کە هەیە لەگەڵ یا چۆن بێت طبعا ئەکسسواراتەکان بەپی جسمی کەسەکان ئەگۆڕێ من پێشتریش قسەم لەسەر کردووە لەسەر ئەو خاڵە و حەزەکەم لێرەشەوە ئاماژەی پێ بکەم لەبەرەوەی ئێمە کەسەکان جسمیان و باڵایان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە و ئەگۆڕێ طبعا کە ئەکەوینە وەرزەکانەوە هەر وەرزە و ڕەنگی تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە ئێستا ماکەوینە وەرزی پاییزەوە لە ڕەنگە زۆر کراوەکان ڕەنگە زۆر زەقەکان ئەچینە تۆزێک ڕەنگە مات و کاڵەکانەوانێ بۆ نمونە زیاتر ڕەنگی زیرەی بەکارێت ڕەنگی سەوزێکی مات بەکارێت ڕەنگی زرد بەکارێت بەڵام لەسەر ماتەکانی لەسەر زۆر زەقەکانینە ئەو کات ئێمە کاتێک کە بێجگەلۆی کە ڕەنگەکان دەستنیشانکەین وەرزی پاییز خۆی وەرزێکی چۆنەڵی گەڵاوەری و هەروەها ڕەنگی زۆر تایبەتمەند و جوانی تێدایە بۆیە ئێمە ناکرێت زۆر 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 خۆمان تێر بکەین لە ڕەنگەکانە لە وەرزی پاییزە بۆ ئەوەی سادە دەربکەوین جوانترە ئەگەر ڕەنگێک دوان زیاترینی بچینە سەر سێ ڕەنگ بەکاربێنین لەوە زیاتر دەرنەچین ئەمە وەکو ڕەنگەکان وەکو تەنسکردنی مۆدە جلی سادە بێت زۆر قەرەباڵغ و یعنی تێکەڵ و پێکەڵ نەبێت ئەگەر جلی سادە لەبەر بکرێ جوانترە وەکو ئەکسسواراتەکان بۆ نمونە کاتێک کەسێک کە بەپی جسمی خۆی سیر ئەکاگەر کەسێکی قەڵەو بێت بۆ نمونە زیاترینی بە گوارەی بەرز بەکاربێنێ چۆنەڵی جسمی پڕ بێ گوارەی درێژ و گەورە بەکاربێنێ ئەتوانێت بەڵام ملوانکە لە گردنی دانەنێ چونکە ئەمە وای لێکا زیاتر بچووکتری ئەکاتەوانێ و زیاتر قەڵەوتر دەری ئەخا بەڵام بۆ نمونە کەسمان هەیە خانمانمان هەیە باڵایان بەرزە باڵایان
کەمێک لای ملیان درێژکۆلەیە ئەتوانن ئەو کەسانە گوارەیەکی بچووک لەگەڵ ملوانکەیەکی کورت بێ یاخود درێژ بێ لە من بکەن بەڵام ئەگەر گوارەکەش بەکار نەهێنن ئەتوانن ملوانکەیەکی ئەگەر زەقیش یان زەخم بەکار بێنن ئەکسسواراتی گوارە بەکار نەهێنن لەگەڵی پاشان ئێستا سەر دەست و مەچەکیش عادەتەن لە کاتی حرەکە و قسەکردن دەرئەکەوێ یاخود ڕۆژانە ئاسایی کە تۆچیتە دەرەوە لە کاتی بەکارهێنانی ئەکسسواراتیش بۆ مەچەک ئەو کات ئەگەر ئەو کەسانی کەوتمان پڕ و قەڵەون ئەتوانن زیاتر یا مستیلە بەکاربێنن بازنی لەگەڵ نەکەن زنجیری دەستی لەگەڵ نەکەن یاخود ئەگەر زنجیری دەستەکەیان بەکارهێنا مستی لە بەکار نەهێنن کەواتە ئەکسسواراتەکانی وەکو جلوبەرگەکان لە جسمەوە یعنی لە کەسێکەوە بۆ کەسێکی کە بەپێی جسمەکانە گۆڕێ بێگومان لە وەرزی بەرەو سەرماش کە ئاڕۆین کەمتر ئەو بابەتانە بەکاری بەهۆی جلەکانمان زیاتر داخراوە کێمە بچینە زستانەوە کەمتر ئەکسسواراتەکان بەکارهێنن زۆر سپاس خات و واری کە لەگەڵمان بووی دەست خۆش زۆر سپاس بۆ ئەو ڕێنمایانە یاخود بۆ ئەو بابەتانی کە ڕوونە کردەوە لەسەر دیزاینکردنی جلی مۆدە یاخود کوردی بێ سپاس بۆ تۆ دووبارە کاگۆران زۆر سپاس بۆ تۆش بە هەمان شێوە بۆ هیواین کە جلوبەرگی کوردەواری شتێکەڵی جلی مۆدەی بووک و هەروەها جلی بۆنەوە ئاهەنگەکان بکرێ و هەمیشە تەندروست باش بن زۆر سپاس خۆشحاڵم کە لێرە زۆر بەخێرهاتی ئێستاش با بەیەکەوە ڕەوشی کەشوهەوا ببینین ئەزانین کە لە مۆلا گرنگە بۆی کە بزانین ڕۆژانە چی لەبەرکەین لە بەرۆی گۆڕانکاری بەسەر کەشوهەوایەت وردە ورداچینە کەشوهەوای سارتر با بەیەکەوە ببینیم زانین ڕەوش و کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر شار و شارۆچکەکانی کوردستان ئێمە لە ڕێگەی پەیامنێرانمانەوە ئاگاداری بارودۆخی شار و شارۆچکەکانە بین و زانیاری وەرەگرین. هەردوو پەیامنێرمان ڕێژین ئەحمەدمان لەگەڵە بێ لەگەڵ نەوڕاس عەبدوڵڵا لە هەولێرەوە و ڕێژینیش لە دهۆکەوە لەگەڵمە بێ. سەرەتا ئەچمە لای ڕێژین لە دهۆک. بانیت باش ڕێژین سڵاو لێبێ پێمان بڵێ ئەمڕۆ چی هەیە لە پارێزگای دهۆک؟
بەلێ سپێدەتانشی باش بیتن هاژە دیارە و ئەڤروکە ئێکەم ڕۆژە ئەس هەست پێت کەم هەند ڕۆژەکە هینە و دیارە ئەم لەبەر دەرێ پاییزەینە دوسێ ڕۆژێک لە وەرزێ پاییزێ چوون ئێدی دێ کەشە هەوا هێتەشکاندن دێ بەرەف سەرمایە چیتن دیارە و ئەڤروکە کەشە هەوا گەلەکی خوشە هەوایەکی فێنک و پلێن گەرماتی گەلت نزمن و بەرین و کەژیوە ئاماژە پێکرد و و پلین گرماتی دیار کردن کو افریقل پارێزگاه دو که تا 34 پلا دچیتر کو بلندترین پلا گرماتی دیسان بشف جدی گلکیم بیتن هاجا دیاره کل پارێزگاه دو که جبلی کرونا چه دی و چه چالاکین دی نینن جبر کو کرونا دنوا جاده این پارێزگاه دو که دا گلک بلاف بویه دیاره کو ود دمکی ده بار سال و ده همو دوان دا لوی دمی گلک چالاکی ده هات نگران لیج بر کرونا پتریا چالاکیان هاتین را گرتنو جهن پیوندیدار پارێزگاه دو که وی که باج دبینن کو ایدی چالاکی پارێزگاه دو که به چرنگا نبن کنوابون نبن بازاری کنوابون نبن جبونده کو گیانه ولاتیان ج کرونا پاراستی بیتن هاجا مدوت اماجا فنده بکن کل پارێزگاه دو که چه مالنین ایدی کرونا تدا نبیتن براستی جی ام بخو خو گلک پارێزی جبونده کو کرونا نبینه دنوا زاروک و مالن خدا جبر کو پارێزگاه دو که گلک بلاف بیا روش گلک خرابه با هیاما دو مهاندا تا 10,000 کس لپارێزگاه دو که توشی ویروس کرونا بون دیاره کو قدر وی باجری او روزانه چندین حالت نخوشین کرونا و دیسانین مرنین کرونا بهنا تومار کرن لوراج اگری کرونا چه چالاکی نه نگران لی گرچه نبیتن ولاتی پیگیری رن ما بنج بونده گیانوان پاراستی بی تاف نخوشیه تمام ببی بەڵێ ڕێژین ئەوەنەی بزانم کە لە سەرتاوە گوێم لێ بوو پێم وابێ پێ و خۆش بوو کە وەرزەکە بەرەو سەرماڕۆ و حەزیش لە جێوی پاییزانێ لەبەرەوە ئاگاو لە خۆ بێت نەکە سەرما بێت بۆ هیوایی کە تەندروستێکی باش بۆ هەموو دانیشتوانی پارێزگای دووهۆک و ئێوەش نەورەس اینجا یەمە لای تۆ نەورەس هەمیشە ئەبینم کە تەنسیقێکەیە لە جلەکانتەوەکو ئەم ڕۆژ بینی تەوەری بەرنامەکەمان لەسەرەوە بوو کە چۆن بتوانین جلەکانمان ڕێکخین بەڵام هەمیشە باسی ژنانەکرێ کە چۆن ڕنگ بەکارێنن بەڵام تەنسیقکردنی جلوبەرگی پیاوانیش خۆی تایبەتمەندی هەیە تۆ لەگەڵ تەنسیقکردنی جلوبەرگەکان تا چۆنی؟ دانیت باش هاژە وەڵام من بینم باشە لەگەڵ تەنسیقکردنی جلوبەرگەکان چ لە ماڵەوە بم هەمچە لە ماڵەوە هاوژینەکەم هاوکارمە بێ بێڕگومان و لە داوامیشان کاکەم بێست ئەویش هاوکارمە بێگومان و حەزم لێ ئەوە هەڵبژاردننی ئەوە کە تۆ جلەکانە تەنسیقەنا نەورەس بەخۆ هەندێک جار هەڵبژاردەی ئەو هەندێک جاریش هەڵبژاردەی خۆشمە بەزیانی بۆ هەموو شتێک هەڕێی ئەو وەرەگرم بزانم چگەگەر ئەو پێجوان باشە هەر سەرکەوتوو بن پێمان بڵێ چی و ئامادە کردو ئێستا لەکوێی هاژە بابەتێکەیە بەیانیان قسێکەیە زۆر جار باز دەکەی دەڵێ بەو سپێدە ساڵحانە ئەم خەڵکە ئاگری لێ دەباری ئەمە ینی زۆر جار وای کردووە کە بەشێک لە هاوڵاتیان بە ڕووەکی گرژەوە کاتێک لە خەواڵ دەستن تێرخەو نەبوون وای کردووە لە کاتی سەردانکردنی بۆ هەر شوێنێکدا ڕەنگە کێشش دروست ببێ شەڕش دروست ببێ ئێمە لە یەکێک لە چایخانەکانین باس لەوە دەکەین کە بەتابێت خەڵک دێ لێرەنانی بیانی دەخوا تا چەند گرنگە هەم مشتری و هەم خاوەنکارەکە بە ڕوویەکی خۆش پێشوازی لە یەکتری بکەن بۆیە لەگەڵ ئەوان قسە دەکەم بزانم ڕای ئەوان چییە بیانیتان باش تا چەند گرنگە بۆ ئێوە بۆ بە بازارکردنی ئێرە بۆی هاوڵاتیان بێنێرانە و ینی بازارتان باشتر بێ ئێوە ڕوویەکی خۆش پیشانی مشتریەکانتان بدەن تا چەند خۆتان ئەوەتان جێبەجێ کردو سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بە خێر سەرستا بەخۆی خواردنی بەیانیان پێشوازیکردن لە خەڵکەکە بە ڕۆژی خۆش پێشواد لێ کرد کابرا یەکەم زاریشی ببێتن دووەم جار بە تاکی دیتەوە بەس زۆر جار دیتمان تەمەشامان کردووە یعنی برێن بەخۆم لێرە نەبوویمە لە ژۆری بمە مشتریم بەک لە پێش دەکە کابرا تەمەشاکردی گوتی کاکە هاتیمە زۆر بەناڕێکی پێشوازی لێم کردیان خواردن داوام کردیان شتێکم لە پێشدانە بە سەرێ جوابی نەدایتەوە کابرا هەستایە تۆڕە بە ڕۆی شتێم نینایتمەوە زۆر جاران نیگەران بۆ زۆر جاران دەبیت دڵت زۆر گەورەبی لە قەزەی چایخانەی قەزەی خواردن بەیانیان زۆر کەسێ لە بۆ دەوام بەعەجەلەیە کابرا ئیشی زەروری هەیە بەعەجەلێ پارۆنانە چ بە سەرئی بخواتن و بڕوە ئەو ڕێنمایە بە شاگردەکانیش داوە بە هەمویان
بە تاکیدەوە هاژە لەگەڵم بە یەکێک لە هاوڵاتەکان دونم بزانم ئەوان ڕایان چیە بەیانتان باش ئەم وەستایە بەڕێزە دەڵێ زۆر گرنگە ئێمە ڕوومان خۆش بەرامبەر مشتریەکان ئەی مشتری ڕووی چەند بێ لەگەڵ خاوەنکار خۆ ئەویش مافی هەیە ئێوە تا چەند واتان کردو بوون لە ژیانی ڕۆژانەی خۆتدا هەوڵت داوە بە شێوازێکی جوان بە ڕوویەکی خۆش لەگەڵ خەڵک ئەنی داوای ئەو خواردنە بکەی یان داوای ئەوە بکەی کە ئەتەوێت والله طبعا خوي تبي مقابلي او شخصي كدي بلا ما يداد نجي دواي خوارنا ذاك طبعا بروتشي خوش دواي لخوارنا كبكيو اوانيش بروتشي خوش يعني بجواز ذاك المخلات ذاك انه عين كاتش تداوى ذاك حوان خوارنا دينو ماشي شي مرتب وخاوي وريك بيك باش هل تعبير لا ويدك كرويان خوشاكا ماشي شي جوان ريك بيك خوارنا كدينو يعني تاخيرنا كان دبي كابرا هي ضروره سريعه دست دوامي شيء هي اسلام خم شخصي خم زور بي يعني كان بيرادم لا دري هولي رادم لا دمكن لا دري هولي رادم له مساله خوار نشتو ما سوس هەردەم ڕوو خۆش بی و هەمووان لەگەڵ ڕوو خۆش بن بەڵێ هاژە وایمەش حەزەکەین ڕوومان خۆش بێ و ئێوەش ڕووتان خۆش بوو بۆ بیانە بۆی ڕۆژێکی پڕ لە خۆشی بڕێ بکەین بۆ هیوای نەورەز هەمیشە ڕووخۆش بن و بە تایبەت ڕۆژێکی خۆشیش بۆ بینەر و بیسەرەکانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باشیش. بەڵێ لە ماوەی ڕابردووە خاتوونێکی هونەرمەند بەرهەمێکی بڵاو کردەوە هەر لە پرۆگرامی ڕۆژ باش میوانداریمان کرد ئەم ڕۆژ هەمان هونەرمەند ڕووبار ڕەشید کاکەییە کە دووەم بەرهەمی خۆی بڵاو کردەوە. ڕووبار ڕەشید کاکەی ئەم بەرهەمەی بە ناوی ناسنامە تۆمار کردووە کە بە زاراوەی ماچۆیی کاکەیەکان چڕیوێتی و بەرهەمەکە وەک شانازیبوونی کاکەیەکان لە کوردستان و عێراق بە کوردبوونی خۆیانەوە تۆمار کراوە. لەم بەرهەمەدا ڕووبار بەڕوونی پەیامی خۆی بەگوێی ئەو کەسانە کە دەیانەوێت کاکەیی بلکێنن بە نەتەوە و مەزهەبی دیکەوە لە عێراق و کوردستان بڵاو کردوتەوە و دیاری کردووە. ڤیدۆ کلیپی گۆرانیەکەی لە گوندی هاواری کاکەیی لە پارێزگای هەڵەبجە تۆمار کراوە و کاکەیەکانی ناوچەی هەڵەبجە لە کلیپەکەدا بەشداریان تێدا کردو و کاری دەرهێنانی لەلایەن ڕەنج حاجی بۆ کراوە و ئاوازی گۆرانیەکەی لەلایەن دوو هونەرمەندی گۆرانی بێژی کاکەی ئەحمەد هەیاس و ئیبراهیم فەتەحەوە بۆ کراوە و شعرەکەی لەلایەن هانۆ کاکەییەوە نووسراوە. خانمە هونەرمەند ڕووبار دەژڵێت هەموو کارە هونەریەکانم پەیامە بێت بە جلوبەرگی ئەو پەیامەی بە جلوبەرگی کوردیەوە دەرەبڕێت و ڕێچکەی تایبەتی خۆی تێکدادات لە پێناو دەستکەوتی داراییە چونکە کاری من وەک وتم پەیامە نەک فرۆشتنی کارە هونەریەکانم و خۆشی ئەم ڤیددیۆیی بۆ نردوین بۆ پرۆگرامی ڕۆژ باش و یەکەم جارە لە شاشەی کوردستان 24 شەو بڵاو بێتەوە. بابیلۆن ئەنجام درراوە. ئەمە دووم بەرهەمە یەکەم بەرهەمە باسی لە ماڵ و یارانی و نەکبەتی کاکەی یەکرد ئەویش لە عێراق. دووم بەرهەمەم باس لە ناسنامەکە ئەویش کە وەکو کاکەی شانازی بە کوردبوونی خۆمان دەکەین. ڤیدۆ کلیپەکە دەرهێنەری لەلایەن ڕەنج حاجیەوەیە. شعرەکە هین هۆنۆ کاکەی و ئاوازەکەیش هندوو مامۆستای زۆر بەڕێز ئەحمەد هەیاس و ئیبراهیم فەتاح و دابەشکردنی دەنگ ئاراز ڕەفعەت و تەسویرەکەمانیش بەڵێ باسیەوەمان کرد کە بەیانیان چەندێک گرنگە ڕوویەکی خۆشمان هەبێت تا ڕۆژەکەمان بە باشی بەڕێکەین. لەگەڵەوەشە باسی سوودەکانی خۆشوشتنەکەین بە ئاوی سارد. هەندێک کەس کە بەیانیان هەڵەستن خۆیانەشۆن بەڵام ئەگەر بە ئاوی سارد بێت چۆنە پسپۆڕان و پزیشکان ئاماژە بەوە دەکەن خۆششتن بە ئاوی گەرم چێژی زیاترە بەڵام خۆشوشتن بە ئاوی سارد بە شێوەیەکی ڕێژەی سوودی زیاترە. دەژڵێن خۆشوشتن بە ئاوی سارد پرۆسەی ئاڵوگۆڕی خۆراکی لە جەستەدا زیاد دەکات. هەروەها خۆشوشتن بە ئاوی سارد هۆرمۆنی ئەندرۆفین زیاد دەکات ئەوەش دڵە ڕاوکێ ناهێڵێت و ئاسوودەی مرۆڤ زیاد دەکات. هاوکات بە گوێرەی لێکۆڵینەوەیکی زانستی
خۆشوشتن بە ئاوی سارد ماندوێتی مرۆڤ ناهێڵێت و ئەو کەسانەی ڕۆژەکان بە خۆشوشتن بە ئاوی سارد دەست پێ دەکەن بە ڕێژەی لە سەدا 29 کەمتر تووشی نەخۆشی و پەتاوەرزیەکان دەبن. بەڵێ زۆرجار باسیەوەکەین کە خۆمان بشین بە ئاوی سارد تەندروستێکی باشمانە بێ و ڕۆژێکی خۆش دەست پێکەین، بەڵام لەگەڵەوە شاپاییزە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ نەکە نەخۆشکەین بۆ هیوای هەمیشە پارێزراو بن دوور بن لە نەخۆشی و ناخۆشی و ئەمڕۆژ کۆتایم هێنا بە بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوایم هەمیشە تەندروست باش بن و هەر شاد بن.